هەفتەی وشیاری هاتوچۆ لەژێر ناونیشانی با ئەوانەی ماون بپارێزین ڕدەگەێنین. بەڕێزان ڕوون و ئاشکرایە داتایەکی پڕمەترسی بوونی هەیە لە قوربانیانی ڕووداوەکانی هاتوچۆدا، بۆیە وەزارەتی ناوخۆ ڕاستەوخۆ سەرپەرشتی هەموو هەڵمەتەکان دەکات بۆ کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆ لە سەرانسەری هەرێمی کوردستان. ئێمە ئەمڕۆ ڕۆژی جیهانی قوربانیانی ڕووداوەکانی هاتوچۆیە. پەیامی حکوومەت و پەیامی وەزارەتی ناوخۆ ئەو ساڵ کە ئێمە پێ هەڵساوین با ئەوانەی ماون بپارێزرێن. پەیامەکە ئەوەیە ئەوانەی کە ماون ئێمە بۆچی بیان پارێزین، بۆ ئەوەی کەوا دوور بن لە ڕووداوی هاتوچۆ، بۆ ئەوەی دوور بن لە کارەساتی نەخوازرا و کارەساتی ناخۆش و کەمەندانبوونە یان ژیان لە دەستدانە. ئامارەکانی ئەو ساڵمان تا ئەو دەقەی کە ئێستا لەگەڵ ئێوە لەسەر 239 ڕووداو لەم ساڵ ڕوویداوە. تاکو ئەمڕۆ کەوا 20/11 239 ڕووداوی هاتوچۆ بەگشتی بە هەموو ڕووداوەکان و هەروە نزیکەی 404 کەس بەداخەوە ئەوە بریندارن. وەڵام ئەوەی ناخۆشە لەمڕۆ 13 هاوڵاتی جانی لەدەستداوە، یعنی مردن هەیە، 13 مردن. هۆکارگەر زۆرن، مەسەن هۆکار هەیە شوفێر پابەند نابی بە ڕێنمایەکانی هاتوچۆ، وەروە شوفێر یەک لە حالەتە مەسەن زۆربەی کات شوفێر لەوانەیە بەهۆی سەرقاڵبوونی بە مۆبایل و یان ئامێری زیرەکیان کردنەوەی لایڤێک یان کردنەوەی پەیوەندیەکی تەلەفۆنی لەگەر کەسێکەوە سەرقاڵی دەکات لەوانەیە ئاگای لە خۆی نەمینێت و لەم کاتەدا لە چرکەیەکە کۆنتترۆی لە دەست بدا. وهروەها هەبووە مادەی کحولیش بەکار هاتووە بە حکمی ئەوەی سنووری ئیدارەی سربەخۆی سۆران بەستراوەتەوە ڕێگایەکان بە مەرزی نێودەوڵەتی حاجیۆمەران کەوا ڕێگای هامڵتۆن بەناوە. لەم ڕێگایەکە یەک سایدە چوون و هاتنە تەسکە لەم حالەتانە زۆربەی ڕووداوەکان لە دەرەوەی شار بووینە لە ڕێگای هامڵتۆن بووینە بەهۆی تەسکی ڕێگاکەیە. لەوانەیە زۆربەی کات شوفێریش لەم ڕێگایانەکەوا تەسکی ڕێگایە و زۆری پێچ و سنوورەکەی کە تەناوچەیەکی شاخاوی ڕێگایەکان لەم حالەتە لەوانەیە شوفێر پابەند نابی تووشی ڕووداو دەبێت.